ماوەی زیاتر لە 3 ساڵە ژمارەیەک خێزانی ئاوارەی سنووری پارێزگاکانی ئەنبار و دیالە و سەلاحەددین لە سنووری ئیدارەی گەرمیان نیشتەجێ بوون کە ئەو کات لە ترسی هاتنی داعش ئاوارە بوون و هاتوونەتە سنوورەکە، بەڵام لە ئێستادا هەرچەندە گروپە تیرۆریستەکان لە ناوچەکانیاندا نەماون، وەکەوەی خۆیان ئاماژەی بۆ دەکەن لە ترسی دروستبوونی گروپە چەکدارەکان و میلیشیا شیعەکان کە لە ناوچەکانیاندا بوونیان هەیە ناتوانن بگەڕێنەوە بۆ سەر ماڵ و حاڵی خۆیان. صار نحن تقريبا سنتين ونص هنا قاعدين بالمخيم وحسب اعتقادي ئێمە خەڵکی پارێزگای ئەنبارین و بۆ 3 ساڵە لێرین، بەهۆی ئێوەی خانوەکانمان ڕووخاوە ناتوانین بگەڕێنەوە شارەکانمان. لە ئێستێشدا بەهۆی دروستبوونی میلیشیا شیعەکانەوە مەترسی بەسەر ماڵ و حاڵی خۆمان ناتوانین بگەڕێنەوە شارەکانمان، چونکە لێرەدا هەرچەندە لە ژیانی ئاوارەیی داین، بەڵام سوپاس بۆخوا لە ڕووی ئەمنیەت و ئارامیەوە ئێرەمان پێ باشترە. لكن ويعني ما رجعت الفترة كلها بيتي وقع تفلشوا لە ترسی گروپە تونڕەوەکانی داعش هەڵاتوین. ئێستا ماڵ و حاڵمان هەمووی تیا چوە و ڕووخاوە. لە ئێستایشدا دوای 3 ساڵ لە ئاوارە بوون لە ترسی میلیشیا شیعەکان ناتوانین بگەڕێنەوە شوێنی خۆمان و ماڵ و حاڵی خۆمان. داواکارین لە حکوومەتی ئیتحادی بێت بە هانامانەوە بۆ ئەوەی سەقامگیری بۆ شارەکانمان بگەڕێنێتەوە و بۆ ئەوەی لە ژیانی ئاوارەیی نجاتمان بێت. لێپرساوی نووسنگەی کۆچ و کۆچبەرانی گەرمیان بە کورسات نیوزی ڕاگەیان بەشێک لە خێزانە ئاوارەکان کە تاوەکو ئێستا لە سنوورەکەدا ماونەتەوە بەشێکیان بۆی ڕووخانی خانووەکانیان و بەشێکی تریشیان لەبەربوونی گروپە چەکدارەکان و خراپی ڕەوشی ئەمنی شارەکانیان نەگەڕاونەتەوە. ئێمە وەکو نووسنگی کۆچ کۆچبەرانی گەرمیان تا ئێستا نزیکە 6,000 ئاوارە خواری و عێراق و شوێنەکانی تر لە سنووری گەرمیان مانەتەوە لەگەڵ قەزای کەلار و کفری و هەردوو کەمپی تازدێ و خۆرەتەوە نزیکەی 6,000 عایلە ماونەتە تا ئێستا بەهۆی کێشەی نەبوونی جێگا و ڕووداوی مەذهبی لە ناوچەکانەنا ئامادەنین بگەڕێنەوە. باپی ئامێرێکی نووسنگەی کۆچ و کۆچبەرانی گەرمیان تاوەکو ئێستا لە سنووری ئیدارەی گەرمیان زیاتر لە 6,000 خێزانی ئاوارە لە سنوورەکەدا ماونەتەوە، وەکەوەی ئاوارەکان خۆیان ئاماژەی بۆ دەکەن هەرچەندە لە ئێستادا لە ژیانی ئاوارەیدان، بەڵام لە ڕووی ئەمنیەوە ژیانیان پارێزراوە، هەر ئەمەش هۆکار بووە بۆ مانەوەیان. بۆیە تاوەکو ئەو گروپە چەکدارانە لە سنوورەکانیاندا بمێنەوە ئامادەنین بگەڕێنەوە شارەکانی خۆیان. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، گەرمیان.